ئەو کاتتان باش برادران بەخێر بێن سەرچاو خۆشحاڵم بە بینینتان لێرە دووبارە. سوپاس بۆ ئامادەبوونتان، سوپاس بۆ سایکۆفێر، سوپاس بۆ ئەو ماڵە جوانەی مەموزین. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەمووتان، بەخێر بێن سەرچاو. هەوڕێیان لە هەفتەی ڕابردوو بە دنەدانی کاک ئەحمەدی کاک عەلی عەفوەن بە دنەدانی کاک عەلی هاتینە سەر مەوزوعێک، بەڕاستی مەوزوعێکی زۆر حساس بووە لە کاتی خۆی بوو. ئێستا ڕاستە تۆزێک هەڵچوون و هەیەجانەکە نیشتۆتەوە، بەڵام بابەتێکە پەیوەندی نییە بە دۆخێکی سایکۆلۆجی کە کۆمەڵێک خەڵک تیایدا لە ڕێگای هەڵچوون سۆزدار و هەڵچوونە با بڵێن شۆڕژێڕانەکەی خۆیان ئامادەی خۆیان دەسەلمێنن بۆ خەڵک و دەردەکەون لە دۆخێکی ناهاوسەنجی شۆڕژێڕانە. بەڵام ئەوەی ئێمە پێمان وایە ئەو زانست هەمیشە ئیشی ئەو بۆ ئەو دۆخە وەرجێڕێت بۆ سەر دۆخەشی زانستی بێکاتە دۆخێکی عەقلانی هەتاوەکو بەردەوامی هەبێ ئەو کۆهەستەی کە لە هەفتەی ڕابردوو باسمان کرد. یعنی هەمان ناونیشانە ئەو ڕۆقسەی لەسەر دەکەین، بەڵام کوردبوون وەک کۆهۆشێکی نەتەوەیی ئەو جارە. هەفتەی ڕابردوو وەک کۆهەستێکی نەتەوەیی بوو، ئەمڕۆ وەک کۆهۆشێکی نەتەوەیی، چونکە دوو چەمکەن هەست و هۆش جیاوازیان هەیە لە ڕووی سایکۆلۆجیەوە و معنایان جیاوازە. هەستەکان زۆر فیزیکەڵین، زۆر فیزیکین، دەکەونە سەر هەر و ژێنەرێک لە ناوەوەی خۆت چ لە دەرەوەی خۆت و پەرچەکردارێک یاخود وەڵامێک لە لای تۆ دروست دەکەن. بەڵام وەکو بڵێ جیهازی ڕاداری ئینسانە و هەستەوەرانەی کە هەن، ئەو پێنج هەستانەی هەمانن، شتمان دەدەنێ بۆ ئەوەی ئێمەش لە ناو مەنزومەی مێشتی خۆمان معنایان بدەینێ. بۆیە لە هەفتەی ڕابرد من ناسمەوە سەر هەم ئەو شتانەی کە لەوێ باسکران ناوە لەوانەیە زاکرێن بم باتەوە وا پێویست دەکا، یعنی فلاشباکێک بکەین جار بۆ ئەوەی ئێمە لە هۆش بگەین پێویستە ناوی هەستیش بێنێ. اینجا ئەو بابەتی کوردبوون وەک کۆهۆشێکی نەتەوەیی، ئێمە سەرەتا لە هەفتەی ڕابردوو لە متەغەیری ئەخیری دەستمان پێکرد لە ڤاریێبڵی سێم، ئەوەی پێ دەڵێن گۆڕاوی سێم. ئێستا لە گۆڕاوی یەکەم دەست پێ دەکەین، دەڵێن کوردبوون چییە. ئەو زاراوە ئاوێتەیە چی لەولاوە کورد لەولاوە بوون. من هەمیشە بەجیا سەیری دیاردەی ناسیۆنالیزمم کردووە. بەڕاستی ئەو ناسیۆنالیزم وەکو لایەنە سیاسیەکان تێدەگەن، من ئەوە باسی ناکەم. وەکو کۆمەڵێک خەڵک پێی وایە خۆی تەڕح دەکا لە دیاردەیەکی سیاسی و خۆی بە نەتەوە پەروەر یا نەتەوە پەرست یا ناسیۆنالیست دەردەقا. من لە ڕوانگەی سایکۆلۆجیەوە و لە ڕوانگەی زانستیەوە قسە لەسەر چەمکە دەکەم و پێشم وایە ئەو با بڵێن نەتەوە بوونە، ئەو کوردبوونە، ئەو حالەتی نەتەوەی کە ئێمە باسی دەکەین 100% لە چوارچێوە زانستیەکەیەتی. اینجا کوردبوون برادران، من هەمیشە ئەوەم وەسف کردووە گەشتێکی دوور و درێژە بۆ دۆزینەوەی بوونی خۆت، گەشتێکی وجودیە، سەفەرێکی دوور و درێژە. ئینسان کە دێت هاتۆتە سەر ئەو گۆی زەویە، هەڵدراوەتە سەر گۆی زەوی، هاتووە بۆ سەر گۆی زەوی، خوڵقاوە لە سەر گۆی زەوی بە هەر شێوەیەک بێ کە هاتی ئیدی دەبێ خۆت وەدی بێنی، دەبێ بگەی بەو بوونەی کە لە استراتیزی هەر ئینسانێکدا هەیە و کۆدێک لە ناخی هەر ئینسانێکدا چێنراوە. ئەو کۆدە کە ئینسان لەدایک دەبێ هەرچی هەموو ئینسانێکە ئەو کۆدە بکاتەوە لە ئاخیری کۆدی ئینسان بوون. ئەوەی کە پێی نەکراوە بەڕاستی ئێمە لە چوارچێوە زانستیەکەی دەتوانین پێ بڵێن جارێ ئینسانێکی کامەڵ نییە، جارێ نەبووە بۆ ئینسانەی کە استراتیزی فەلسەفەی ئینسان بوون دەیەوێ. بۆیە کوردبوون دیاردەیەکی زۆر وجودیە برادران. تۆ لە گەشتێکی دوور و درێژ دای بەوەی کە هاتی ئیدی دەبێت چەند پرسیارێک لە خۆت بکەی، من چێم، وەڵامی ئەو پرسیارە بدەیەوە. اینجا لە دوای ئەوە دەبێت بڵێ ئەی چیم پێدەکرێ بیکەم یا چ شتێک هەیە ممکینە بۆ ئەوەی ببم بەو شتە ببە چی. اینجا وەڵامی من چێمە
گەڕانێکی دوور و درێژ و ماندوونە ناسانە ئینسانە بۆ ئەوەی بگات بەو شناسەی کە تایدا دەردەکەوێ و هەموو بوونێکی دیکەینەتەوەی لە سەرگۆی زەوی کە کولتوری زیادزیا نمایەندەیانن، کولتوری زیادزیا شێوازی ژیانیانن. ئەو گەشتە دوور و درێژە بەڕاستی کە من ناوم لە ناو گەشتێکی وجودی بۆ سلماندنی خۆت، بۆ ئەوەی بڵێ من هەم و من بە شێوەیەکی جیاواز هەم لە هەموو جیاوازەکانی دیکە جیاوازترم، بەڵام ئەو جیاواز بوونێ من مانای ئەوەی نییە هەموو جیاوازیەکانی دەوروبەری خۆی بتاوێنێتەوە، لە خۆیدا بیتاوێنێتەوە. ئەوەیە کێشە کە زۆر جاری وایەت هوشیار نەبوون بەرامبەر بە کورد بوون، هوشیار نەبوون بەرامبەر بە نەتەوە، نەبوونی هوشیاری نەتەوە تووشی ئەو تێپەڕینە لە سنوورەکانی ڕاستەقینەی نەتەوە بوون دەکات، لەوە تێدەپەڕێنێت، تووشی ڕێسیزمت دەکات، تووشی سڕینەوەی ئەوانی دی دەکات. ئەجا ئەو سڕینەوەی لە مێشتی خۆشدا بێ. خۆمە زۆر کەسمان هەیە لەناو خۆمان ئەوەندە کاڵفامانە، ئەوەندە هەرزەکارانە پڕیداوەتە ناسیۆنالیزم بەوەی کە هەرچینەتەوەی سەرگۆی زەوی هەیە بەلای ئەوە با بڵێن لەو کەمتر ئینسانن، لەو کەمتر پاکن، لەو کەمتر نەقین، یعنی عەرەب گوتنی. اینجا ئەو گەڕانە دوور و درێژە بەڕاستی گەڕانێکیشە بە دوا مەعنا، یعنی ئینسان لە درێژەی ژیانی خۆیدا هەمیشە دەبێت هەموو ساتە وەختەکانی خۆی مەعنا بدۆزێتەوە. بۆ ئێستا ئێوە لێرەن یەک بەیەک ئەو پرسیارە دەکەن بۆ من هاتم بۆ ئێرە، تۆ دەبێت مەعنایەک بۆ هاتنی خۆت بۆ ئێرە بدۆزیەوە. باشە ئێمە وەک نەتەوە بە پێی یاسا سروشتیەکان خۆڵقاین بە دروست بووین و ڕیشەیەکی ڕەگەزی بە یەکمانەوە دەبەستێتەوە، کولتورێکمان پێکهێنا بە درێژایی مێژووی خۆمان، یادگەیەکمان پێکهێنا کە یادگەی گشتینەتەوەیە و کۆمەڵێک خەسڵەتی تایبەت و کۆمەڵێک خەسڵەتی گشتیشمان هەن، هەموو ئەوانە جیامان دەکەنەوە لەوانی دی. و ئەگەر زیاتر بڕۆم لەوانەیە بڵێم کاریگەری ئەو شوێنەی ئێمەی لەسەر هاتینە دنیا، لەوانەیە کاریگەری لەسەر ئەناتۆمی تاکتاکی ئێمە هەبێت، لەسەر فسیۆلۆژیای ئێمە هەبێت کە تەشریحمان کەن احتیمالە ئێمە ئینسانی جیاواز بین وەگنێتەوە لە ڕووی تەشکیلەی دەماغ، لە ڕووی تەشکیلەی پێکەری دەستە، لە ڕووی تەشکیلەی قیافە و لەش و لار. هەموو ئەوانە تیۆریزەکردنی ڕایسیزم نین، ئەوانە تیۆریزەکردنی حەقیقەتێکی نەتەوەین کە ئێمە خۆمانی پێ هەڵدەدەینەوە و پێمان ناومان لە خۆمان ناوە کورد. اینجا ئەو وەرچەرخانە، ئەو وەرگۆڕانە، ئەو هەوڵدانە بۆ ئەوەی تۆ دۆخێکی زۆر سروشتی کە بە پێی یاسا سروشتیەکان هەڵسوڕاوە بگۆڕی بۆ دۆخێکی دیکە، ئەو توخمی هۆشەی پێویستە زۆر زۆر ڕەگەزێکی یا توخمێکی معریفیە لە پاڵ ئەو کۆمەڵێک پرۆسێسانەی کە لە کۆگنێتیڤ سایکۆلۆژی عەفوان لە علم نفسی معرفی پێمان دەڵێن کۆمەڵێک پرۆسێسەکەن لە ئەخیری وا دەکەن تۆ شتێک بناسی، کۆمەڵێک پرۆسێسی معرفی هەن، کردەی معرفی هەن، بە دوای یەکدا دێن، لە ئەخیری تۆ شتێک پێی دەبەی یاخود دەیناسی ئەوە مانای دەدەیە. ئەتۆ ناتوانی لێرەدا هەست بێنێ دەرێ کە هەستت هێنا دەرێ ئەی بەچی زانیاریەکان وەردەگری، کە پێی بردنت هێنا دەرێ ئەی بەچی زانیاریەکان وەردەگری. ئێمە هەتا وەکو ئەو لەحەزاتانەیە کە ئێستا شەشمان لەگەڵ چەمکی هۆشە، ئەوانی دیکە بوونەکانی بوونە فیزیکیەکەمان، بوونە سروشتیەکەمان، بوونە کولتوریە ترادیسیۆنیەکەمان بوونێکی زۆر 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 سروشتیەوە هیچ جێی شانازی نیە. هەندێک جاری وایە زۆر تۆ دروستمانە دەبینی ئێمە شانازین بەنەتەوەکی خۆمان، شانازین بە عەشیرەتەکەی خۆمان، شانازین بە نازانم چی خۆمان. ناتەوە کوردی پێویست بە شانازی ناکە. شانازی بە چی وەرەکەی؟ شانازی بەوە بکە کە تۆ دەتەوێت ببی و بگەی بە ئاستێک کە تیایدا لە ناو ڕەدوبەدەل و بازاڕی کولتوری دنیا ببیە فاکتۆرێک، ڕقەمێک کە ئاماژەت بۆ بکرێەوە لە ناو خەریتەی سەقافی عالەمی شوێنێک و پایەکی تایبەتی تەوێت. من زۆر جار گوتومە ئێمە معادلەکە عەکس بکەینەوە باشە، بڵێن من شانازی بە کوردبوونی خۆمەوە دەکەم
و تۆ شانازی بکە یانەکەی کوردی یان لەبەرەوەی تۆ دیاردەیەکی سروشتی. بەڵام من زۆر جار بە کەسەکانی ئەو قسانە دەکەن ئەو دروستمانە هەڵدەدەن پێیان دەڵێم نەخێر بە عەکسیکەینەوە معادلەکە بڵێن بۆ وا نەکەین کورد وەک نەتەوە شانازی بێ تاک تاکی ئێمەوە. من بە هەر یەک لە ئێوە هەنی بۆ نەگەینەوە ئاستەی کە کورد شانازی بە کاک لوقمانەوە بکە بە کاک فەرهادەوە بکە بە دوعاخانەوە بە کاک عەلیەوە بکە سبەی دو ڕۆژێ بڵێ ئێمە وەک نەتەوە توانیمان ئەو فیگۆرانە ئەو کارکتەرە ئەکتیڤانە هەرێکە لە ناو مەجای خۆی دروست بکەین وەک نەتەوە. ئەوە لە نێو گەشتە دوور و درێژەکەی بوونی خۆمانە بەوەی کە لە نەتیجەدا دەبێ ئێمە معنایەک بدەینە خۆمان و تێب بگەین کە ئێمە چۆن هاتین و لەکوێ دابەزین ئەوە لەسەر چ زەمینەیەک هاتین ئەو سەرزەمینە شێوازی تەکوینی تۆپۆگرافی چۆن بوو شێوازی جوگرافی چۆنە هەڵکەوتی جوگرافی چۆنە عەفوەن و ئێمە بەرخوردمان لەگەڵ هەموو ئەو بابەتانەی کە لە دەوروبەری ئێمە هەبوون و چاو گوێمان کەوتنە سەری چۆنە ئەو پرۆسێسە زۆر جەدەلیانە پێمان دەڵێ ذاتی ئێمە تا ئەو ئاستا دەبێ ئەکتیڤ بێ هەموو ئەو بابەتانەی لە دەوروبەری خۆی هەن هەموو ئەو ڕوژێنەر و مۆحتەیاتانەی لە دەوروبەری خۆی هەن بیان کا بە بابەت هەتاوەکو ئەو پرۆسێسی داینامیکیەتە لە مابینی ذات و مۆزوع دروست بێت لە مابینی خود و بابەت دروست بێت. ئێمە تا ئەو لەحظانەی کە ماوێنێتەوە لە ڕووی بایۆلۆژیەوە من ئیشارەتمان بەوە کرد کە هێزێکە دەمان پارێزێ هێزێکی سروشتیە دەمان پارێزێ و زۆر جنیتیکیە بۆ ماوەیە دەمان پارێزێ ئەو هێز بۆ ماوەیە یاساکانی سروشت دەی پارێزن سروشت قەت مەجال نادا بە ئینسان لێ تێپەڕێنێت بۆ تا ئەو ئاستەی بەسەری دازاڵ بێ. بەڵام ئەوە داوا لێ دەکا کە تۆ ببی بە کائینێکەوە خۆت پەروەرد بکەی و خۆت بەخێ بکەی و ببی بەو ئینسانە کە خۆت ناسیە ئەو خۆ ناسین هەر بۆ تاک نییە مە لە عیلمە نەفس تەعامل لەگەڵ تاک دەکەین. پرۆسەی خۆناسین پرۆسەیەکی زۆر وجودی گەورەیە و زۆر دوور و درێژ و معقەدیشە لە سێ لاوە خەریتەی پەیوەندیەکانت دەنەخشێنێ یەکیان دەبێت پەیوەندیت لەگەڵ خۆت ینی منی خۆت لەگەڵ خودی خۆت لە پەیوەندێکی جەدەلی دابی بەوەی کە هەوڵی دۆزینەوەی خۆت بدەی و هەوڵی ناسینی خۆت بدەی هەتا لە ئاخیری بتانی زۆر سۆفیانە وەسفی خۆت بکەی کە تۆ چی و تا ئەو ئاستێک کە خۆت دۆزیەوە گەیشتی ئەو لە حەزاتی خۆناسین بە تێڕوانینە سۆفیەکەی و بە تێڕوانینە دینیەکەی و تەنانەت بە تێڕوانینە سایکۆ دینیەکەش ینی تۆ توانیت هەموو ئەوانش بناسی کە تا ئێستا مای سەر سوڕهێنان و مای سەرسامی تۆ بوو بۆ نمونە سۆفیەکان دەڵێن کە تۆ خۆت ناسی ینی خوارد ناسی خۆت دۆزیەوە کێکە گۆ دەڵێ خۆت دۆزیەوانی خوارد دۆزیەوە ینی لە نهێنیەکانی دروستبوونی خۆت تێگەیشتی کە چۆن دروست بووی چۆن دروست کرای تێگەیشتی هەرەوە نیە ئەمە ئەو سڕۆمانزایە لە دنیای ئەوژەڵانی دیکە کە فاکتۆری عەقڵ دۆری تێدانە بۆی کە دێت کۆمەڵک وەزیفە هەیە جێبەجێ دەکات دەخوا و دەخەوێ و دەنوێ و ئیسراحەت دەکا و سێکس دەکا و زیاد دەبێ و نەوە دەنێتەوە و چە دەنێتەوە و دوایی کۆتایی پێدێ دۆتی تاریخی دروستبوونی زیندە هەیە زیندەوەرە هەیە ئیدی زیندەوەرەکانی دیکە جگە لە مرۆڤ هەر وەها ژیاون وەکو دەژین ئێستاش لەوانەیە جار مەناخ و بێ ئەو ژینگە کاریگەری لەسەریان داناوە بەپێی ئەو تیۆرە بایۆلۆجیانێکان بەڵام با بڵێن مرۆڤ نەخێر مرۆڤ کائینەکە هەمیشە وێنە لەسەر وێنە دەگرێ و هەمیشە لە ناو مێشتی خۆی لەسەر وێنە کۆنەکانی زاکری خۆی ئیش دەکا وێنەی تازە بەرهەم دێنێتەوە ئەو وێنانەی ئێستا بەرهەمیان دێنێتەوە لە هیچ یەک لە وێنەکانی کۆن ناچێت وی ئەو گەشتە من هەر لەسەری دەوەستم ئەو گەشتە بۆ وەدی هێنانی خۆدا یەک لە تاکەکان بپرسە دەڵێت دەمەوێت بگەم بەو استراتیژیە کە خۆم بۆ خۆم دامناوە لێرەدا کە ئێمە نەتەوەیەک دەورە دەدەین و پێمان وایە هەمومان کۆمەڵێک سیستەمی بەهایی یەکمان دەخا کۆمەڵێک ترادیسیۆن یەکمان دەخا کۆمەڵێک ڕەفتار و خەسڵەت یەکمان دەخەن یادگە و زاکرەیەکی یەکگرتو و مێژوویەکی یەکگرتو و زمانێکی یەکگرتو یەکمان دەخا کەواتە لێرەدا نەتەوە تۆ دەتوانی وەک جەستە سەیری بکەیت جەستەی نەتەوە خودی نەتەوە خودەکە تەحویل دەبێت لە خودێکی تاک بۆ خودێکی گشتی خودە گشتیەکە خودی نەتەوەیە و ئەو خودی نەتەوەیە بوونەوەرێکی زیندووە
گۆڕانکاریەکان لە ناو خودی نەتەوە زۆر هێواشتر لە گۆڕانکاریەکان لە ناو خودی تاکەکان ڕوو دەدەن. تاک دەتوانێت ئەمڕۆ فێرە خوێک بووە، دوو کەس هاوکاری دەبن و ئامۆژگاری دەکەن وردە وردە بە بەردەوام تاوەکو ئەو خۆوەک ئاراستەیەکی سیاسی نەگەتیڤ واز لێ دێنێ، بەڵام خوی ناشیرن یا ناڕێک یا کرێت لە ناو جەستەی نەتەوەدا درەنگ کۆتاییان پێدێ. بۆ لەبەرەوەی زەمەنی فەردی، زەمەنی تاک لە زەمەنی کۆ پرترە و خێراتریشە. زەمەنی نەتەوە زەمەنێکی دوور و درێژە، گۆڕانکاریەکان تێدا تەمەنێکی درێژیان لەوێ لە تەمەنی مرۆڤ درێژترە. جامە کە تەماشای جەستەی نەتەوەمان کرد و پێمان وا بوو نەتەوەی ئێمە یەک بوونەوەری زیندووە و هەموو ئەوانەی تیایدان لە توخمە پێکهێنەرەکانی دەبێت لە پەیوەندی ئاوەز دابن لەگەڵ یەک و لە نەتیجەی ئەو پەیوەندیە با بڵێن هارمۆنیکە لە مابینی هەموو توخمە پێکهێنەرەکانی نەتەوە ئیدی نەتەوەیەکی ئەکتیڤ و چالاک دێتە ئاراکە بیر دەکاتەوە نەتەوەیە هۆشی هەیە، هوشیارە بەخۆی، هوشیارە بە تاکەکانی، هوشیارە بۆ سیستمی هەڵی دەسۆڕێنێ، هوشیارە بە هەموو ئەو زاتە نەتەوەیە کولتوریانەی لە دەرەوەی خۆیان. لەو حاڵەتە ئەو پرۆسێسە هەتا ئێستا کە مەگلەی لێ دەکەین وەک لە ڕوانگە زانستیەکەیەوە دەڵێن نەخێر ئێمەدا تاوەکو ئێستا زۆر نەگەیشتوونەوە قۆناغا و بەلاوازیش دەیداین نەمانتوانیوە خودێکی یەکگرتو و زیندوو بۆ کۆمەڵگایە بۆ نەتەوە خۆمان بەراهم بکەین بۆ لەبەرەوەی ئەوای تێنەگەیشت. جا ئەو یادگە گشتیەی کە کوردبوون پێویستێتی، ئەو بیرگە ئەو کۆبیرگەیە، کۆبیرگە ذاکرە جەمعیە کە کوردبوون پێویستێتی لەسەر سێ پرۆسێسی سێ با بڵێن ئایتمی بە دوایەکدا وەستاوە. یوساوی ئەو زاکیرە گەورەیەی نەتەوە یەکسانە بە زاکیرەی تاکەکانی زانی زاکیرەش پێکاتۆرە توخمانە، بەو توخمانە نەبێ زانیاری نایەتە ناو زاکیرە. توخمی یەکەم چییە؟ توخمی یەکەم توخمی یەکەم سیمبولیزەکردن ئەتوو بە هێماکردنی ئەو زانیاریانەیە وەریان دەگری. ئایا ئێمە لە درێژەی بوونی نەتەوەی خۆماندا زاکیرەمان توانی بێتی هەموو ئەو معلوماتانەی کەوتۆتە سەر زاکرەی نەتەوە تا ئەو ئاستە سیمبولیزە بکرێن بەڕێک و پێک و بە سیستماتیک هەر وا بزانین ئێمە ئەو خبرەی وەرمانگرت بۆ چیمان. بۆ با نمونەیە بۆی تۆزێک لەو ئاڕۆزیە بێنە دەوێت دیاردەیەک بێتە ناو کۆمەڵگەی ئێمە، بۆ نمونە دیاردەی ئەو سەر چۆک دڕان و پانتۆڵ دڕانێکە بۆ بە مۆدیل ئێستا وەک نمونەیەکی مباشر یا دیاردەیەک کە لە ناو کولتوری ئێمە نیە، یاخود دیاردەی ئەوەی پێ دەڵێن ڕۆژی خۆشەویستی، جەژنی خۆشەویستی نازانم چی. ئەوە ئەگەر ئەتۆ لە ناو زاکیرە لە بە قۆناغەکانی ئەمبارکردنی زانیاری لە ناو مێشتی خۆت بە هۆشمەندانە زانی بێتت ئەو زانیاریت بۆ چییە و بۆ ببم بەو شێوەیە، بۆ ئەو مۆدێلە وەرگرم، بۆ یەکسەر تەسلیمی بم، بۆ یەکسەر لە خۆمیدا پراکتیزە بکەم یا تەسبیح بکەم. وانە لێرە کەواتە زاکرە دەزانێ ئەو دیاردەیە بۆ چی باشە، ئەو دیاردەیە بۆ هاتنەوە ئێمە. ئەگەر ئەتۆ زاکرەی نەتەوەی تو شوێنی نەدا ئەو زانیاریانە و پێی وابوو لەناو زاکرەی نەتەوەی تۆ ئەو شتە زیادە، ئەو شتە بە کەڵک خبڕەی دوور و درێژی نەتەوە بوونی تۆ نایە تا جیابی لە ئەوەکانی دیکە کە من فۆرمی دیمەیە. بۆ ئەگەر من تەسلیمی ئەو فۆرمە بووم یعنی من لێرە نەتەوە بوونی خۆت وەک نەتەوە کاڵ دەکەیەوە، کاڵی دەکەوە بۆ لەبەرەوەی دیاردەیەکی دیکەیە دێ. من لە ڕوانگە علمیەکەی باسی دەکەم برادران، دیاردەیەکی کەیە دێ، ئەو دیاردەی کەیە کە دێ لە نەتیجەی توشبوونی ئێمە، من هەمیشە گوتومە لە نەتیجەی توشبوونی ئێمە بە ئایدزی سەقافی بەرگەی ئەو جۆرە دیاردە کرێتانە یا دیاردە لە ناسراوانە ناگری، لەبەر ئەوەی تۆ دووچاری ئەوەی پێی دەڵێن کەمی با بڵێن بەرگری جەستە نەقس ئەلمەنع الموکتەسەبە، ئەوەی ئایدزی کولتوری ئەوای پێ دەڵێن. چکە تۆ کە کولتوری تو مقاومەی
ئەو دیاردانە بکە لە خۆتەوە پێت وایە کە من دیاردە و مۆدێلی وام هەیە وەک ئینسانێکی کۆمەڵگەیەکی دیاریکرا وەک کورد جام دەکاتەوە لە ئەوانی دیوە چۆن ئەو خۆی وا نمایش کرد بۆ ئەوەی لە دنیا وا دەرکەوێەوە دیاردەی سەقافەیەکی دیکە منی شتی دیکەم هەیە وەگنێتەوە ئیبرازی دەکەم وەدەری دەکەم بەڵام ئەگەر تەسلیمی بووی تۆ یەکسەر لە دیاردە لە دوا دیاردە دەرکەوت لە دوا دەرکەوت مۆدل لە دوا مۆدل دێ کولتوری تۆ داگیر دەکا و هەموو خەسڵەتە نەتەوەیەکانت لێ دەستێنێتەوە بۆ ئێمە نەمانتوانی لە درێژە با نمونەیەکی بێنێنەوە بۆ نەمانتوانی لە درێژایی تاریخی خۆمان ئێمە وا لە عەرەبێک بکەین کڵاو زەمەدانی لەسەر بکات بۆ نیوەی هەولێر ئێستا بەیانیان بڕۆن فڕنێکان دیزداشەی لەبەرە بۆ من زۆر ئەنترۆپۆلۆجیانە سەیری و مۆزوع دەکەم مەسەلەکە ڕەبتی نییە بۆ ئەوەی محەممەد تاها پیاوێکی ڕێگەسپەرست و ڕێسیست و نادام نەتەوە پەروەرەی زۆر توندە نا ڕەبتی بە لاوازی یادگە و لاوازی هۆش و لاوازی با بڵێن لێکدانەوەی ئینسانەکەیە یا کۆمەڵگەکەیە یا ئەو کولتورەیە لە ناو خۆی بەوەی کە بەرگەی دیاردە کۆمەڵایەتی و دیاردە سەقافیەکانی نەتەوەکانی دیکەی دەرەوەی خۆی ناگرێت مەناعینە ینی معقولە ئاخر کاکە کوردستان شوێنەکە سادە تۆ گەر لێ بخۆڵیەوە بڵێ ئەو جلو بەرگەی ئێمە کە کوتەکشەڕاڵمان هەیە بۆ زستان بڵام چۆغڵیشمان هەیە بۆ هاوین طبیعەتی ئینتیخابی سروشتی ناوچەکەی ئێمە ئاوای دەوێت فەرزی کردوین بەسەرماندا فەرزی کردو بەسەرماندا و ئێمەش قبوڵمان کردووە بەڵام دیزداشە بۆ دیزداشە لەبەردەکە ئەو کابرا منتیقەکەی گەرمە و دەیەوێت لە هەموو لایەکەوە هەوا بچێتە ناو لەشی و بای بچێتە ناو گەڵ و مەڵی و ئێدی فێنم بێت ئەوەیە مۆزوعەکە خۆی تۆ ئەوە زۆر تفسیریشی ئەنترۆپۆلۆژیە بەس کە سەیر دەکەی تۆ من ئاساییە بەلامەوە هەرچێ ئەو جلە غەیرە کوردیانە لەبەردەکە بەڵام ئاسایی نییە کە لە شارێکی کوردی هەر هەمووی دیزداشەیە ئەخرۆ ئەوە زۆرێک لە احتیلالە زۆرێک لە داگیرکردنە زۆرێک لە سڕینەوەی خەسڵەتە نەتەوەیەکانی تۆیە بەبێ ئەوەی ئاگایان دەوێت یاخود شتێکی دیکە کە ئێمە هەمیشە لەگەڵ هاوڕێیان زۆر جار قسەی لەسەر دەکەین و دیاردەی نووسینی هەموو ئەو تابلۆیانە بە زمانی عەرەبی لە شارەکەی خۆتدا کە بۆ بە دیاردا ئەوەش ئەوەی لە پشت ئەو با بڵێن دیاردانە بێدەنگە یاخود بە گرنگی وەرناگرێ بە گرنگیشی وەرنەگرتووە کە پرۆسەی کوردبوون یا بوون بە نەتەوەیەکی هوشیار کە هەست و هۆشی نەتەوەی تێدا هەمیشە بە زیندوی بەرقەرارکە ئەوان لێی حاڵی نین و لێی هوشیار نین لێی نازانن یا ئەگەر لێشی بزانن لەوانەیە زاهیرەیەکی دیکە بە قوربانی زاهیرەیەکی دیکە بکەن لەوانەیە بڵێن اقتصادی ئێمە ئابووری ئێمە گەرم و گوڕی بازاڕی ئێمە پێویستی بەو جۆرە دەرکەوتنانەیە بۆ ئەوەی بازاڕمان گەرم و گوڕ بێ لێرەدا استراتیزیا اقتصادیەکە زاڵ دەبێت بەسەر استراتیزە نەتەوەیەک بۆیە برادەران ئەو خۆناسی ئەو کوردبوون لێرەدا من بەستمەوە بە دوو چەمک یەکیان ڕەحلەیەک یا گەشتێکی وجودیە دووەمیان هەوڵێکە گەڕانێکە بۆ دۆزینەوەی مانا بۆ خۆت تاوکو مانا بۆ خۆت بدۆزیەوە کە تو چی دەنا ئەگەر مانا بۆ خۆت نەدۆزیەوە بەڕاستی کە تێیدا لە دۆزینەوەی ئەو مانایە ئێمە تا ئێستا بەو شێوەیە ئەکتیڤ نین کەواتە بۆیش هەم وجودمان لەناو ئەو سەرزەمینەی تێداین هەم وجودی تاکەکانمان لەو سەرزەمینە بەشی زۆری گەیشتۆتە هەندێک ساتەوە خت زانە دەرونیەکان هەندێکیان بە تایبەتی دەروون ناسە وجودیەکان ناویان لێناوە بۆشایی وجودی الفراغ الوجودی ئەوەی پێ دەڵێن existential vacuum یعنی هەز دەکەی تۆ ئەو ڕۆ هەر دوێنێت هەر پێرێت هەر بەسەر پێرەیە سبێنێت لەوانەیە هەر ئەو ڕۆ دەبێت ئەو ڕۆتینە لە نەتیجەی existential vacuum دەبێت لە نەتیجە ئەو بۆشایی
بوونیە بۆ شایی بوون بۆ لەبەرەوەی خۆت لەناوەوە بەتاڵی و نتوانیەوە معنا بۆ هیچ معنا لە بۆ خۆت بدۆزیەوە معنا بۆ جل لە بەرکردنەکانت بدۆزیەوە معنا بۆ خواردنەکانت بۆ پیاسە و هەڵسو کەوتەکانت معنا بۆ ئەو شتا ئینجا لە دواییدا مانە بۆ بوونی نەتەوەیی و بوونی کۆمەڵگەی خۆت کەواش لێ هەبزانە ئۆتۆماتچیان برادران ئەو نەدۆزینەوەی معنا بۆ وجودی خۆت تووشی حاڵەتێکت دەکات ئەو هارمۆنیەتە لەناو کۆمەلگا لە دەست دەردەچێت یعنی ئەو ئەوەی پێدەڵێن نەسەقیەت بەپێی تۆرەکانی نەسەق من نازانم بە کوردی نەسەق ئەگەر کاری لوقمان یارمەتیمدا چی پێدەڵێن ئەمە لە سوسیۆلۆژیا پێی دەڵێن نەظەریەت الئەنساق یعنی بەپێی تیۆری ئەنساق بەپێی ئەو تیۆرە با بڵێن هەر نەتەوەیەک یا کۆمەڵگەیەک ئەگەر ئەو هارمۆنیکیەتە لە مابینی توخمە بنچینەیەکانی لەدەست چوو تاو ئاستا پێی دەڵێن پێی ناڵێن کۆمەڵگە دەڵێن تۆ مقەویماتە بنچینەیەکانی نەتەوەبوونی خۆت لەدەستدا یان توخمە بنچینەیەکانی کۆمەڵگەیی بوونی خۆت لەدەستدا بۆ لەبەرەوەی هارمۆنیەک نییە بەڵێ هەروای لێدێ زۆرێک لە قەتیعە دەنا ئەو تیۆریشی زۆر ڕاقیشە تا خاوەن تیۆرەکە ناوی نیکۆلاس لۆمانە زۆر ئەفکارەکانی جوانە با و برادرانش لێمان تۆڕە نەبن کە پێیان وایە ناوی عالیم و زانایان بێنین خارە ئیدی لە بوونی معریفی خۆمان کەم دەکەینەوە پەیوەندی بە زەخیرەی معریفی عالەمیەوە هەیە سەقافەت هیچ لە دەرەوەی نەتەوەکانە لە دەرەوەی ڕەگەزپەرستیە لە دەرەوەی ناسیۆنالیزمە مڵک و میراتی هەموو دنیاە اینجا وەخت کاکە عەلی گەیشتە کوێ تا وەکو من تێی نەپەڕێنم برادرانیش نیو سەعات دەبێ اینجا برادران یەک هەر 5-6 دقیقە دەکەین ئێمە کەواتە برادران لەو مەوزوعی کوردبوونە اینجا ئێستا دەچینە سەر با بڵێن متەغەیری دووەم کە کۆهۆشە کۆهۆشی نەتەوەیی چیە ئێمە ئەگەر لەوە حاڵی بین کە هۆش ئاگابوونی ئێمەیە هەمیشە لە هەموو ئەو دەرکەوت و دیاردە و جوڵانەی کە لە دەوروبەرمان ڕوو دەدەن و وریاین لە هەموو ئەو توخم و ڕۆژێنەرانەی کە لە دەوروبەرمان هەن و لە ژینگەکەمان هەن واتە تۆ توانیت زۆر داینامیکیانە ئەو شتانەی هەستت پێکردن ئەو شتانەی کەوتنە بەر هەستەکانت بیان کەی بە بابەت کە کردنت بە بابەت ئیدی ئەوانە تۆ کەواتە لە حزەی وشاری خۆت دای و لە حزەی دانی معنا دای بە هەموو ئەو شتە هەست پێکراوانە اینجا ئەو حاڵەتە لە چوارچێوەی مؤسساتی یا دامەزراوە نەتەوەییەکاندا لەوێدا فۆرمولە دەبێ یا دادەڕێژرێ کەواتە لەناو نەتەوەدا نەتەوە کە مؤسسەیەکی گەورەی پێکهاتوو لە کۆمەڵێک کەسە ڕیشەیەکی دیاریکرا و کولتورێکی دیاریکرا و زمانێکی دیاریکرا و مێژوێکی دیاریکراویان هەیە اینجا لێرەدا دامەزراوەی نەتەوەیی لە ناو نەتەوەدا هەن ئەو دامەزراوە نەتەوەییانە ئیشیان دروستکردنی کۆ هەستە عەفوەن کۆهۆشە بۆ نمونە زانکۆ کە شوێنی دەرچوونی هەموو ئەو کەسانن پێیان دەگوترێ هاووڵاتی یا هاونەتەوە بەوەی کە دەردەچێ و شەهادەکە وەردەگرێ بە تین و تااقەتێکی معریفی بچێتە ناو کۆمەڵگا هەتا تەوزیفی ئەو معلومە و معریفەیە بکە کە فێری بووە لە شوێنی خۆی لەولاوە دامەزراوەی پەروەردەیی سیستمی پەروەردەیی ئایا سیستمی پەروەردەیی یشی هەر ئەوەیە کتێب چاپ بکا و دارادووداریدی فێرێتەوە بە بکا و ئیدی لە قۆناغی یاخود وەکو ئەو قۆناغەیەک لە دوای یەکانە لە یەک دەرچێ بۆ دوو لە دوو دەرچێ بۆ سێ و لەوە دەرچێ بۆ چوار و بڕوا بۆ زانکۆ و لەوێشتە خڕوچکا و ئیدی شەهادە لە دوا شەهادە وەربێ ئەوە ئیشی سیستمی پەروەردەیە یا ئیشی سیستمی پەروەردەیی دروستکردنی سیستمی پەروەردەیی خۆی دروستکردنی هۆشی نەتەوەیە دروستکردنی کەسانێکی هوشیارن بە خۆیان هوشیارن بە نەتەوە
ئەگەر کارمەندان و دەستەندەرکارانی ئەو مەزاری سیستمی پەروەردە لەوە حاڵی بوون کە ئەوان لە چوارچێوەی استراتیزێکی دوور و درێژدادا ئیش دەکەن استراتیزەکە بەرهەمێنانی ئینسانی هۆشمەندە دەبێت هەموو تاکتیکەکانیان هەموو میکانیزمەکانیان لە خزمەتی دروستکردنیەوە ئینسانە لێرەدا تۆ تین تااقەت بەرگری بۆ هەموو تاکەکانی خۆت دەژێڕیەوە فێرە تۆ فێرە زمانی خۆتی دەکەی زمانیش ئەوە هایدگەر لەولا دەڵێ ماڵی بوونە و لەولاوە جاگلاکان دەڵێ ئێمە دێنە ناوی و ئەو نایەتە ناومان و لەولاوە سیگمۆند فرۆید دەڵێ زمان طبعاً سیگمۆند فرۆید هەر باسی سێکسی نەکردە باسی زمانیشی کردە دەڵێ ئێمە لە ڕێگای زمانەوە دەتوانین بگەینە هەموو نهێنیەکانی لە نستی ئینسان یا نائاگای ئینسان بۆ لە ڕێگای زمانەوە ئەو چەمکی وۆرد ئەسۆسیێشنەکە ئەوەیە کەواتە زمان یوساوی بوونی ئێمە وەگنێتەوە چکە ئێستا تا ئێستا ئێمە تەنها لە ڕێگای ئەو مقاومە ئەو تخمەوە ماوێنێتەوە ئێستا جێگای سەر سوڕمانی کۆمەڵک ئەکادیمیە کە دیاریشن لەناو گۆڕەپانەکە لەسەر گۆڕەپانەکە بەوەی کە زمانێک چەندین هەزار ساڵە هەیە و ئەو هەموو داگیرکاریە لەسەرە و ئەو هەموو هێرش و پەلاماری ئیمپراتۆریەکان و هێزل هێزە ئیقلیمیەکانی دەوروبەری لەسەر کەچی ئەو زمانە هەر ناوناچی هەر ماوەتەوە ئاخر لێرە نهێنیەک هەیە ئەو نهێنیانە پێویستە دراسە بکرێن بۆ وایە زاوا طبعا بەرەو من باوەڕم بەوە نییە کە وێران دەبێت یان لە ناو ناچێت لە ناو بەسێ چکە شتێکی دیکە هەیە لە هێزی ئێمە گەورەترە لە ناخی هەموماندایە بەرگری لەمانەوەی ئەو ڕیشەنەتەوە یانە دەکای ئەو تخمەنەتەوە یان بڵێ بەڵام ئەوەیە با بڵێن ماوەی گەیشتن بە ئامانجەکەی خۆت درێژ دەکاتەوە وە کۆسپی دەخاتە پێش ئەجا ئەو لەولاوە وەزارەتی کولتور من زۆر جار عەفوەن ئاماژەی بۆ دەکەم هەر وەزیفەی ئەوە نییە یادی چلەی مردنی فلان و یادی دەرچوونی کتێبی فلان و یادی فیستیڤال بۆ فلان ئەو شتانە بکاتەوە پێنەگەیشتنێکی زۆر عەجیب لە بەو دەسەڵاتانە هەن کە دابەش دەکرێن لەناو شتێکدا پێ دەگوترێ یعنی وەزیری تەربیە مەسئولە دەسەڵاتی پەروەردە تەسلیمی ئەو دەکرێت وەزیری خوێندنی باڵا دەسەڵاتی خوێندنی باڵا تەسلیمی ئەو دەکرێت وەزیری کولتور دەسەڵاتی سەقافە کولتور تەسلیمی ئەو دەکرێت یعنی دەسەڵات خۆ هەر لە دەستی یەکێکدا نامێنێت و تەوزیع دەبێت زۆر با بڵێن زۆر فۆکۆیانە زۆر میشل فۆکۆیانە دابەش دەبێت ئەو تێزەی ئەو بەڕاستی و تێزەی ئەو تێزێکی جوانە تێزی خوردبوونەوە دابەشبوونی دەسەڵات بۆ هەموو جومگەکانی خوارەوەی سەرینەتەوە لەولاوە مؤسسەیەکی دیکەمان هەیە پێ دەڵێن ئەکادیمیای کوردی ئەکادیمیای کوردی برادەران زانی مؤسسەیەکی زۆر نەتەوەی گەورەیە سیرکەن چۆن لە گۆڕانکاریەکی میزاجی گروپێک دێ و گروپێک دەڕوا یعنی ئەوە ئیشیان کوردۆلۆجیە ئیشیان زانستی کوردناسیە ئیشیان گەیشتنە بەو لە حەزاتانە ئێمە پێ دەڵێن کورد بوو بەس من ڕێزم هەیە بۆ هەموویان لەوانەیە بۆ ئەوانەی کە تێشی دامدا من لەوانەیە نەیانزانی بێ کە ئەو استراتیزە هەیە بۆ وایە ئیشی ئێمە ئەوەیە ئەجا ئەو حالت لەو حالەتە تۆ کە کەسانێک دەڕۆن بۆ ناو سیستەمی پەروەردەیی و لە چوارچێوەی پرۆگرامێکی منەظەم و ڕێکوپێک لە چوارچێوەی استراتیزێک وردە دەڕۆن هەتا لە ئەخیری کەسانی هۆشمەندمان بۆ ئاوتپوت دەکەن بۆ دەردەچێ ئەوە لێرەدا تۆ ئیش لەسەر کۆهۆش دەکەی ئیش لەسەر وەعیەکی دەستە جەمعی دەکەی کە ئەو هۆشمەندیە هوشیاربوونە بە خودی تاکەکان یەک لە نەتیجە هوشیاربوونە بە خودی نەتەوەی اینجا هوشیاربوونە بە خودی هاوڵاتی بۆی کە تۆچی وەکتاک کە پێشتر باسم کرد وەنەتەوە چییە و ئێمە وەکنەتەوە چین ئەوە کە یەکێک دەرچوو لە پرۆسی پەروەردە یا خوێندنی باڵا دەبێ وەڵامی ئەو پرسیارانەی لاوێ دەبێ بزانێ
اینجا لەولاوەدایان مؤسساتی دیکە مؤسسەی تەندروستی دامەزراوی تەندروستی کە لە چوارچێوەی بەڕێوەبەرایەتیە تەندروستیەکانی یا وەزارەتەکانی تەندروستی فۆرمولە بوون ئەوانە ئیشیان بەرگریکردنە لە هەموو تاکەکانی ئەو نەتەوەی بەوەی کەمترین ئازار ڕویان تێبکاوە کەمترین نەخۆشی لە ناو کۆمەلگادا بڵاو بێتەوە بۆ لەو حاڵەتەدا لۆ مجتەماعێکی سەلیم و ساغت دەکەوێتە بەردەست ئەو کاتە پێویستت بەوە نابێ وەکو وا بڵێن ئێستا کە دەیبینین لەو شوێنانەیە کە زادەی پزیشکانی پێ دەڵێن تەماشا دەکەی ناژمێردرێ عەدەدی ژمارە ئەو دکتۆرانەیە کە لەو شوێنانە بۆ باشکرا زاهیڕاتیان ئەوەی پێ دەڵێن فینۆمینۆلۆژیا دیاردەناسیانە پێمان دەڵێ ئەو هەموو دکتۆرانە یعنی نەتەوەکەت نەخۆشە بۆ لەبەرەوەی کە ئەو هەموو دکتۆرە هەبوو ئەو هەموو دکتۆرە خەڵکی و با بڵێ عیادەیدانا بەمعنە ئەوەیە نەتەوەکەمان تاکەکانمان تاچی ساغنین و هوشیاری تەندروستیان نییە هوشیاری تەندروستیان هوشیاری دەرونیان نییە کە هوشیاری دەرونی و تەندروستیان نەبیانی تۆ نەتەوەیەک تەواوی تاکەکانی تا ئاستێکی زۆر نەخۆشن بۆ یەک بازاڕی ئەوان گەرمە وەگەر تۆ نەتەوەیەکی ساغت هەبێ هەموو دکتۆرە دۆچێ وانە حتى لە مەجای ئەدەب لە مەجای دی تۆ لەو شتا تو زۆر ئینتقائیانە زۆر ینی هەڵبژاردەکاریانە هیچ لەسەر نوخبە لەسەر عەقڵ دەکەی بە کۆتایی سیمینارەکە من پێم خۆشە شارەت بۆ چەمچی هەڵبژاردەکاریانم بەکارێنە بەستم لێرە قودرەتی هەڵبژاردن لەو تاکانە دروست بن کە بە ناو سیستمی پەروەردەییدا دەڕۆن قودرەتی هەڵبژاردن لەو تاکانەدا دروست بکرێت لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەوەندە ئازاد بن ئەوەندە ئیندیڤیژوال بن ئەوەندە سربەست بن بتوانن هەڵبژێرن برادران ئەو هەڵبژێرنە باز نەچی بە چواردەوەدا بێنن تیۆرێکی تایبەت هەیە پێ دەگوترێت تیۆری هەڵبژاردن زانایەکی گەورەی دەرونی ئیشی تێدا دەکات ناوی ویلیام گلاسەرە کە پێت دەڵێت تۆ توانیت من کە دەڕۆمە هەڵبژاردنێکی سیاسی دەبێت بزانم بۆ هەڵدەبژێرم ینی معنە بدەمە ئەو هەنگاوانەی بەرەو سندوقی دەنگدانم دەبا بۆیە دەڕۆم بۆ هەڵدەبژێرم شێ هەڵدەبژێرم دەبێ معنە وەڵامی هەموو پرسیاران لەلا بێت تاوەکو معنە بدێشتە یاخود لە هەڵبژاردننی هاوسەر و هەڵبژاردننی هاوسەر با بڵێن هاوڕێ و لە هەڵبژاردننی جۆری خوێندن و هەموو ئەوانە ئەو قودرەتی هەڵبژاردنە یعنی تەواو کەسێکی وشیاری بەخۆت اینجا لەو حاڵەتەدا کە جەستێنێتەوە لە ناو مؤسساتەکانی خۆیدا هاوکاری تۆی کرد بەوەی کە فعلەن ئەو خووە ئەو سیفەتە لە ذاتی تاکەکانی ئەمەدا بچێنێ و ئاویان بدات بیان هێنێتە ڕێنێ و بەرهەم ئیدی لەو حاڵەتەدا تۆ تاچێک بۆ دێتە بەرهەم دەزانێ هەڵبژێرێ کە هەڵیشی بزارت ئۆتۆماتیکیان عنی باوەڕی بە جیاوازی کە باوەڕیشی بە جیاوازی بوو لە کوردبوونی مەترسێ بۆ لەبەر ئەوەی ئەو تەنها ئەوەندەی دەوێت کە وەک دەرکەوتووە لە سروشت وەها بناسرێ و لە بەرامبەر مەترسی توانەوە مەترسی نەمان نەبێتی دیکە و بتوانێت ئەو جەستە نەتەوەیی کە هەیە جەستەیەکی ئەوەندە ئۆرگانیک بێ بتوانێت وەک بوونەوەرەی زیندوو سەیری بکەی و لەو دۆخەی کە من هەفتەی ڕابردوو ئاماژەم بۆ کرد لەو دۆخی شەپڕە لێدانەی نەتەوە بهێنێ دەرێ کە من هەتا نمونەیەکم بۆ هێنایەوە گوتم جەستەی ئێمە ئێستا بەداخەوە لەو حاڵەتە نزیک دەبینەوەکە جەستەیەکی شەپڕە لێدراوە هەموو لە شەکە دەجوولەیە هەمووی لە حرەکەی بەڵام هیچ یەک لە ئەندامەکانی لەگەڵ یەک لە جوڵەیەکی هارمۆنیک لە نەسەقی نیە جوڵەکەی بەسە تو کە کۆت کردەوە ئیدی لەو حاڵەتەدا هەر هەموو جەستەی نەتەوەیمان دێتە با بڵێن دەچێتە ژێر فەرمانی دەستگایەکی ناوەندی مرکزی ئەوەی پێ دەگوترێت جیهاز العصبی المرکزی دەماغی نەتەوە ئەو دەماغە ئیش دەکا و دەزانێت ئەو جەستەیە چی دەوێ و لەو حاڵەتەدا تۆ جوڵانی هەر پەنجەیەکت جوڵانی هەر دەستێکت جوڵانی هەر هەنگاوێکت خواردنی هەر شتێکت معنای هەیە و وشیارانە هەوڵی بۆ دەدەێت برادران من ئاوا لە کوردبوون تێگەیشتم بڕاستی و پێشمە بووە ئیشکردن بۆ ئەوەی ئەو کوردبوونە وەک لە خەتەری وجودی بمان باتە دەرێەوە پێمان وابێ ئەمە
دەگەینە لە حەزاتی وجودی ماناداری خۆمان پێویستمان بەوە هەیە کە ئیش لەسەر هۆش بکرێ، ئیش لەسەر ئاگایی بکرێ، کەسەکان تەغیب نەکرێن، کەسەکان هوشیاریان تێدا نەسڕێتەوە. داخەوە شتێک هەیە پێ دەگوترێ بە کوردی پێ دەڵێن ونکردنی هۆش یاخود بزرکردنی هۆش، تەغیب الوعی، شتی سازیت یعنی شتی سادە ساویلکە ساویلکە وات لێ دەکاتەوە هۆشت هەر لە تەنکاوەکان بێ نەچێتە قوڵاییەکان. ئینسانی سەطحی سادە یان ساویلکە. ئەو ساویلکە استراتیژی ساویلکە بوونە کە کۆمەڵێک موسسات لە هەموو دنیا ئیشی تێدا دەکات بۆی تاک ببێ بەو ئینسانە ساویلکەیە. ئەوە ونکردنی هۆشە لە لای و سڕینەوەی هۆشە لە لای بۆ ئەوەی هەمیشە لەژێر ئیعاز و کۆنتڕۆلی مؤسساتەکانی دەرەوەی خۆی بێ. سوپاس برادران، من هیچی دیکە سەرتان نایشێنم. ئەگەر ئێوە پرسیارێک یا شتێکتان هەبوو ئەو کاتە دەتوانین گفتوگۆ. سپاس دەکەم. سپاس بۆ هەموو دەستان خۆش. سپاس بۆ گوێگرتنتان.